برادران بەخەبەرن؟ سڵاو مێشک من بەخەبەرم. بە درێژایی شەو بەخەبەرم. منیش بەخەبەرم. منیش پاڵکەوتۆ. زۆر باشە کوڕینە. دیسان کاتە تایبەتەکەی ساڵە ڕەمەزان. خواردن و خواردنەوە مەمنوعە لە بانگی بەیانیەوە تاوەکو بانگی وارە خۆراوە بوون نان خواردن نییە. زۆر ئەم ساڵ زۆر زووە. چۆن بۆ لە مەودوانانی بەیانی نییە سوکە ژەمیش چاو قاوەش نییە؟ ئۆی ڕۆژوو من بەشدارە بم. مێشک ناوی منیش بنووسۆ. هێور بە برا خۆ هەموو ساڵێک بە ڕۆژوو بووین هەمومان لە ژەهر پاکە کاتەوە. جات خۆکە بە درێژەیە ڕۆژەکە بە بێدەنگی خەریکی هیچکردن من بۆچی بە یەکجاریمان نەگرم لە خواردن؟ سەیری لایەنە باشەکانی کە براکەم لە ژەهر پاکە بینەوە چەوری هەڵگیرا و دەسووتێنین تەنانەت هەسیاری ئەنسۆلینیش باشترەکەین. بە درێژایی ئەم ماوەیە من خەریکی ئەم ناوا بم. مانگی ڕەمەزان وەرزی پاکردنەوەی ژەهرە تایبەتەکانی منە ئەبوژێمەوە بەرگری لەش بەرزە بێتەوە بە ڕۆژووبوونی ڕەمەزان وەک مەسازکردنە بۆ من. ڕێک وایە بیر لەو هەموو وزەیە بکەنەوە کە پاشەکەوت یەکەین کاتێک بە بەردەوامی خۆراک هەرز ناکەین. ڕەمەزان بۆ من وەکو پشوو وایە. پچوو بابزانین تا چەند بەرگاگریت کاتێک کە زوو گوێت لە قۆڕە قۆڕیسی منەبێت ئەنجا و کاتا ئەدبینمەوە. دەمەیکەن بە هەرا خۆ ساڵێک نییە 30 ڕۆژە. ئامادەم بۆ ئەم چالێنجە بابیکەین هاوڕێیان ڕۆژووی ڕەمەزان خۆت بگرە وهاتی. باشە من بە مەرجە ڕازیە بم کە ئێوارە ژەمە گەورەیەکی خواردنم بەنێگی ناڕازی نیم. زۆر باشە هاوڕێیان پارچەوێکی تێر و تەسەلمان کردووە ئاستی وزە باشە بە ئەمڕۆمان ڕۆژێکی بەرهەمدار بێت باشە؟ یەدەگی وزە پڕە کاتیەوە تۆ دەست بکەین بە سوتاندنی سوتەمەنیەکان. ئاستی شێداری نایابە هەمووتان چێژی لێبینن. پۆستەکەم زۆر بەهێزم حەزەکەم بچم ڕاکردن. لێ شاوی خوێن زۆر سافا خەریکە ئاستی کۆلێسترۆڵ باشترە بێ دواتریشکار لەسەر یەدەگی چاورەکانەکەین بەخوا بەدڵما. هەستەکەم سەرنجدانم تیشتر بووە ڕوونی دەرونی لە ئێستا زۆر باشە بڕۆژووبوونم یارمەتیمەیە کە باشتر لە ئەو شتەکان ورد ببمەوە. لە ئێستاە خانەی بەرگری زیادە لە کاردان ئاستی بەرگریمان بەرزە گەورە. باشە بەڵام ئاگادار بن هەوڕێیان کە ئاستەنگە ڕاستەقینەکان لە پاژنیوەڕۆ دەست پێکات. کاربۆهیدراتەکانە شکێنم واکەم لێ شاوی گلوکۆز بە بەردەوامی بڕوات. هاوڕێیان چۆنن چیەکەن بۆچی هەست بە کەمێک سستیەکەم؟ خەریکە ئاستی شێداری کەمێک دابەزێت. هاوڕێیان وابزانم هەڵە تێگەشتێک ڕوویەوە لێرەیە بەتەمانی نانینی ڕۆبخۆن. کەمێک لە وزەم لە دەزاوە بەڵام خۆم پێ ڕاگیرێ. ئاستی کۆرسۆڵە باش بوونایە بەڕاستی ڕۆژوو شتێکی چاکە بۆ دڵ و بۆریەکانی خوێن. بڕاکەن ئێرە بۆنی مردووی لێیەت. لقمەقازی وەی کەباب. ئای هاوار بۆ خاتری خوا بە سەیری خواردن بکە گەورەم مەیاڵە تەماشای ئینستاگرام کات. گەر ئەم کابرایە ڕانەگیرێت تۆزەیی تر ێرەشە کاتە سەر سەلاجەکە. چاوەکان پیاوی باش بن مەیەڵن سەیری خواردن کات. جوانە ئێستا بە خەیاڵ بیر لە خواردن نەکاتەوە. وەتم بیرکردنەوە لە خواردن قەدەغەیە دووبارە سەرنجر ئاراستە بکەرەوە بیر لە سوودە ڕۆحیەکانی بە ڕۆژووبوون بکەرەوە. فەرماتە گەورەمان ئێستا ئاستی ژەهر دابەزیوە ئاسی وەڵامدانەوەی بەرگری لەش بەرز بۆتەوە بە ڕۆژووبوون کارەیبوونی من بەرزەکاتەوە. من ڕقم لە هەمووتانە بۆچی لە پاشێوا زیاترتان نەخوارد؟ تکایەکێ بۆ منی ڕووم کاتەوە من بۆ هەست دەکەم لە بیابانم. کوڕینە ناتوانم تەرکیزکەم کەسێک گوریام کاتەوە. خەریکە گلوکۆزە دابەزێ هەوڵ بە سەرنج بیت. ڕاست دەکەیت سەرنجدان بۆستا سەرنجدان چییە؟ ئاینا وابزانم ناوی خۆشم بچۆتەوە خەریکی چی بووم؟ بەڵێ خەریک بووم سیرم مەکرد کە چەند خولێکمان ماوە بۆ ڕۆژوشکاندن. سڵاو کەس خواردنی لا دەسەکەوێت؟ لە ئێستا یەکەمێک بە زەحمەت دەتوانم جوڵم وابزانم ئەبێ ئێوارە کەس یەگەڵم بگرێ بۆ سەر سفرەکەەوە. ئەم ڕۆژووبوونا زۆر بۆ من باشە بە شێوەیەکی کاراتر ئیشەکەم چەوریە زیان بەخشەکان دابەزیوە و چەوریە سوود بەخشەکان بەرز بۆتەوە خوێنبەرەکانم لە جاران زۆر خاوێنترن. نیگەران مەبن من پلانی بیمەیە دۆخی سووتانی چەوری چالاکەکەم هەندێک وزەی هەڵگیراومان هەیە بۆ بەکارهێنانی. چی؟ شکر بۆ یەک جار ئەم مورگە سوودێکی هەبوو. زۆر باشە ئۆپراسیۆنە ناپێویستەکان خاو بکەنەوە هیچ جوڵەیەکی ناپێویست هیچ شالایشەشی لە ناکاو نەبینم و تکایە زۆر بیر لە خواردنی ئێوارە مەکەنەوە. هی سیرکەن هەستیاریان زۆلین بەرەو باشبوو نەچێت ئێمە بژینەوە. هاوڕێیان ئێمەوە خەریکە ئەتوێینەوە.
لێرە خەریکە کەمێک گوشکە بینەوە ئاوی کەمتر واتە کاری زیاتر بۆ من خەڵکی نەبا سوڕی خوێن بە جێگیری بهێڵینەوە هیچ ڕاکردنێک هیچ جوڵەیەکی لە ناکاو مەکەن ئەوڵەیە من جوڵەکانم کەمکەمەوە. تکایە پێی بڵێ ئاو بخواتەوە. ئای بیرم کەوتەوە ئێمە بە ڕۆژووین. ئاستی ئاو زۆر دابەزیوە ئاگادار بن. من خۆم بەدەستەوەیم تاکانی بەگەڵ ناسم. هاوڕێیان خەریکە بانگ بدات ئێمە سەردەکەوین کەمێک خۆتان ڕابگرن. وەخەی وەی گیان شێداری گەڕایەوە با دەستکەین بە پرۆسەی پاکردنەوە. بینیتان هێشتا لە ژیان ناماوین تەنانەت قازانجیشمان کرد ئێستا میتابۆلیزمێکی باشتر سەرنجدانی باشتر و لاشەیەکی کەم ژەهراوی تر. ڕێژ دەکەی ئێمە هێشتا زیندوین. باشە هاوڕێیان سپینێ لە هەمان کات و هەمان شوێن لەسەر سفرەی پارشێ و دەتان بینمەوە. خوات لەگەڵ. پێ و ڕازگۆ بێ باشە ئەمڕۆ نەیە زۆر ئیسراحەت بووم نەژەمی سووکم هەرس کرد نەچایی نەچلێسیم کرد لە خواردنە.